تۆ حەز دەکەن دەکەی؟ وامزانی شتێک دەڵێ. بێگومان دەیڵێم. ناتوێنە هێنیم بزانی؟ حەزە لە چ شتێکە بیکەم جەنگیر؟ ئەیشان زۆر شتی هەیە حەزی لێ بکەی بۆ نمونە پارەکانی هێز و دەسەڵاتی. حەزی لێ دەکەی؟ چ پەیوەندێکی بەنی هێنەکانی تۆ هەیە؟ زۆر پەیوەندی هەیە. بە گوێرە ئێوەی لەگەڵ درێژت کردوتەوە حەزی لێ دەکەی. قسەی بێمانە مەکە. ئەو حەز لە من دەکا. تەنها لەگەڵ ژیانەکەی بەسەرم دەبات جەنگیر. گەر هەستی پێ بکەی لە سایە ئەو ژیانێک دروست دەبێ. بەسەربردننی ژیانێکی باش خراپ نییە ها؟ ئیتر منی زەمێ ئەمە بڵم ئیتر پێی زۆمە ناکە. گەر ئامادەی دێڵێم. یوسف و کەنعان هەردووکیان سەراوگێڕ دەکەم. ئیمپراتۆری داهاتوو بۆ من دەبێ. ئەمە نهێنیەکەت بوو؟ دەمێک بوو پێنەکەنی بووم جەنگیر. دەی بڕۆ سەراوگێڕان کەم. ئێمە کارمان زۆرە. ئێدە بوەستە گوێ بگرە. خۆ نازانی چیم کردووە. جەنگیر لوتت ئەوەندە درێژ نییە. ئێمە باسی کەنعان بیرکان دەکەین. منیش باسی ئەو دەکەم. گەر دەزانی ماوەیە کە چۆن چاڵیان بۆ لێ دەدەم چ پیلانێکم بۆ لەناوبردنیان داناوە. ئەرێ دەڵێی تۆ من ناناسی؟ تۆ تەنها ئەمە بڵێ. بەم زوانە کارەساتێکی گەورە دەقەومێ کە ئەو ڕۆژە هات لە لای من دەبی یان لە لای کەنعان. بیسەلمێنە؟ بیسەلمێنە دەتوانی بیڕوخێنی؟ بیسەلمێنە تا لای تۆ بم. چۆن سەلماندنێک؟ نازانم. بیرت لە هەموو شتێک کردوتەوە بیرێک لە مەش بکەوە. بەڵام حەز دەکەی با ماچێکت بدەمێ؟ بچووک بۆ ڕوخاندنی ئەو. بەرامبەر ئەو مەوەستە لەگەڵی بە. یانی خۆم خۆشەویستکەم وەک ئەوەی تۆ کردت؟ ڕۆژێکی خۆش جەنگیر. تاو وەستە گوێم لێتە. ئەوەی من بینیمە کەنعان تەنیاترین پیاوە. باش بیناسا باش لی نزیک بەوە. ئەو شتانە بکە کە حەزی لێتی چوزانم لە خەمێک شتێک ڕزگاری کە. یانی بڕۆ ناو چاوی کارت ئاسان دەبێ. ها؟ گەر کەنعان بۆ ئەوە پێ بڵێ کەنعان سەرەتایەکی باش دەبێ. کاک جەنگیز کوشتت؟ بەداخەوە ڕای کرد. ئافرین بۆ ئەو پەیوەندیت کرد؟ دوژمنەکانیشمان بەدوایەوە. وا بزانم کۆدەکەمان ئاشکرا دەبێت. گوێم لێ بگرە. تۆ تەموزی حوزەیرانی هەرچی بیکوژە پێش ئەوان شەرمی بدۆزنەوە باشە؟ شەرمین وەرە دەرێ منم. شەرمین نییە کوڕم. شەرمینی چی؟ چاوەڕێی تۆ دەکا لێرە؟ شەرمین ئەو لەکوێیە؟ چلێک تۆ جارە چەکەکە دانی حاجین. بڕە دەرێ کاک عەلی. دەرچۆ لێرە بڕە دەرێ. تەفۆ وا دەزانی تێناگەم هەوڵ دەدەی چی بکەی؟ ئەی هاوپیشتە نەبووی کاک عەلی؟ وا دەزانی تێناگەم بۆ هاتووی؟ تەفۆ سەیری جێگاکە بکە. بەڵگەکانی عومەر هەمووی کردووە بە فایل. کاک عەلی تا دەستم ڕووداوێکی نەقەومان دۆ زوو بڕە دەرێ بڕۆ.
نهێنی ئەزەل کە عومەرە شەرمین ئەوەی بە کەنعان وتووە هاسێر کە سەیری بەربارەکانیەکە بەڵێ بەهار ئەزەل و بەهار عالی و بەهار بۆتی بخوێنمەوە ها بخوێنمەوە ئەوەش قسەکانی بەهار خاڵی لاوازی ئەزەل و عەلیە شەرمین بەهاری بەکوژداوە شەرمین ئەوی کردۆتە نیشانە نایکە نایکە ناکە ناکە ها باشە بگرە مەمەد جان هەموویانن دەفۆ ناخی ئێمەی هەڵکۆڵیوە نایکە من شەرمین دەناسم نایکە دەیناسی ها دەیناسی فەرموو ئەوەش دەزانی ئەمە کاتی خۆی بوازی لێهێنان ئێستا واز لێنانی چکرە ئێستاش تەلیاک و ملیاک بەکاردێنێ ئەو شتە لەو شتە پیسە زیاتری شتێک بەلاگری دێتە پۆ دەیناسی ها ها بیکۆ ئەوجا بڵێ دەیناسم ها تۆ ئەمە لەوێدانەوە ئەزەل پێیوتی تۆش ئەوە لەوێدانەوە تۆ خەفاوی کوڕە تۆشتی وا بکەم بۆ بەکارهێنان تاوکو دووبارە چەکەم پێ بدەی و من بەکاربێنیەوە نایکەم دووبارە نایکەمەوە ئاخ تەفۆ ئێوە مردوونە کوڕە مردوو کەسانی دەوروبەرتان هەمووی دەمرێ کامیل مرد بەهار مرد چەکدا دەستم وتت تەقە لە عەرەن بکە من شتی وام نەوتوە کوڕە وتت لەناو مێشکمدا وتت دەگی تۆ هاتە ناو مێشکم وتت بی تەقەلە بی تەقەلە تەفۆ وتت لەبەر دڵسۆزی وتت لەبەر ناموس من چی لەمانە تێدەگەم کوڕە هەوڵ دەدەم ڕاستیەکە بکەم دەڵێم ئەو خائینە بەڵام ئەوم خۆش دەوێ دەزانم ئەو ڕاستیەکەیە بەڵام دەنگێک لەناو مێشکم دەڵێ مەیکە دەڵێ مەیکە مەیکوژە ئەو دەڵێ ئەوی ژوەک خوشکتە دەڵێ ئەوی ژوەک خوشکە بچووکەکەتە کوڕەدان تەقە بکە تکایە پێم مەڵێ تەقە بکەم تخوا پێم مەڵێ تەقە بکەم تخوا پێم مەڵێ کاکەلی تخوا پێم مەڵێ بە قوربانی چاوت دەبم کاکەلی تەوا